لەبارەی ناوزڕاندن و شکاندنی شکۆی پێشمەرگە بۆ بانگەشەی هەڵبژاردن و مزایدەی سیاسی چی دەڵێیت؟ ئەو کەسێک و شتەغالی خراپ بێژە پێشمەرگە بە ماڵ و جان و خوین بەرەوانیە لەبەر خاکا خۆ دەدکی ئەو کەسێک و خەبەرێ نەخۆش دەبێژە پێشمەرگەی ئەو کەس غەڵەتە پێشمەرگە جێی شانازیە بوون پێشمەرگە دلێ کوردستان پێوان سوکاتیکردن بە پێشمەرگە سوکاتیکردنە بە تاکی هەموو تاکێکی کێری کورد بەڕاستی شتێکی ناشێەوە بۆ کاتی دەنگدانیان بۆ کاتێکی هەر کاتێکی تر بێت بوونە سوکاتی و پێشمەرگە بکرێت چکە پێشمەرگە کاتێکی زۆر لە شاخ لە هەموو جێگایەک لە هەموو کوچە و کۆڵانێک بەسەر بردووە بۆ پاراستنی تاجی کورد بۆیە گوناحە سوکاتی و پێشمەرگە بکرێت. بەڕاستی ئەو کەسانەی کە شکۆی پێشمەرگە دەشکێنن ئەو کەسانە کەسێکە نیشتیمان پەروەردی کەسێکن هەستی نیشتیمانیان نییە پێشمەرگە ڕەمزی بەرخودان و بەرگری کوردستانە پێشمەرگە سمبولی ئازادیە پێشمەرگە ئەو ڕەمزەیەکەوە هەموو جیهان فەخری بە پێشمەرگەوە دەکردکەوە چۆن ئەفسانەی داعشیشکان